خواردنەوە و زەبەخشەکان ئەو خواردنەوانن کە دەوترێ باری هۆشیاری و فیزیکی مرۆڤ چالاکتر دەکەن. بڕێکی زۆر لە کافاین و شەکریان تێدایە. بۆ هەر بوتڵێکی 250 میلی لیتری 80 میلیگرام کافاینیان تێدایە، واتە بڕی کافاینەکەی دوو هێندەی کافاینی کووپێک قاوەیە. لەگەڵەوەشدا هەندێک کارگە لەسەر بوتڵەکە ئاماژە بە ڕێژەی کافاین نادەن، یاخود هەندێک جار لە تۆوی گوارانە دروستیەکەن. لە 1 گرام لەو تۆوە 40 میلیگرامی کافاینە. گوارانە لە ئەمریکا گەشە دەکات و هەندێکیان شەکری تێناکەن و مادەی کیمیایی بۆ شیرینکردنی بەکاردێنن. سڵاوتان لێ بێم کاتتان باش. ئەوەیان ئاوە زۆرێک لە پزیشکان ئامۆژگاریمان دەکەن کە هەر چەندێکی لێ بخورێتەوە سوودی هەیە نەک زیان. ئەمەشیان یەکێکە لە وزەبەخشەکان. زۆر جار هەندێک لەو کەسانی کە پێیان دەوترێت پەبلیک فیگەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی بەرفراوان بانگەشەی بۆ دەکەن، ئامۆژگاری هەمومان دەکەن کە بیخۆینەوە بەبێ ئەوەی ڕەچاویەوە بکەن زیانەکانی لەسەر چین و توێژ و تەمەنەکان چییە و چۆنە، چۆن ئەو دۆخە چارەسەر بکرێ و ئەو کەسانە تێبگەێنرێن کە دنیا هەمووی پارەپەیاکردن نییە، بەڵکو بەرپرسیارەتێکی ڕەوشتی گەورە لەم نێوەندە بوونی هەیە. لەسەر ئەم بابەتە بنکۆڵکاریەکەین لەگەڵمان بن. سەرەتام خواردنەوەی لە یابان لە ساڵی 1960 بە فەرمی ناسێنرا. بە شێوەیەکی دیار بڵاو بوویەوە لە ساڵی 1970دا لە ئەوروپا بەناوبانگ بوو. لە ئێستادا خواردنەوەیکی باوە بە تایبەت لای گەنجان. بازاڕی ئەم خواردنەوانە گەرمن بە جۆرێک لە ساڵی 2012 داهاتەکەی 12 بلیۆن دۆلار بووە. هەندێک لە وەرزشوانان لە ڕێگەی دەرمان وەک حەپ و دەرسی بەکاری دێنن. هەندێک کەس بە بیانوویەوەی کاریان زۆرە و نایەنەوێ خەوێن لێ بکەوێ دەیخۆن. ئەو کەسانەی بەکاری دێهێنە نەگەری هەیە ئالوودەی ببن. لە ئەوروپادا لە 130 کەسانی گەورە دەیخۆن و لە 168 مێر منداڵەکان بەکاری دێنن. لە جیهانیشدا زیاتر لە 3000 براندی نێودوڵەتی هەیە کەوا وزەبەخشەکان دروست دەکەن. لە شاری سلێمانی دەچینە یەکێک لە مینی مارکێتەکان چەند نمونەیەک لە خواردنەوە وزەبەخشەکان هەڵدەبژێرین کە هەر یەکە و خواردنەوەی یەکێک لە کۆمپانیەکانە. نمونەکان لەگەڵ خۆم دەهێنم بۆ بەڕۆبەرایەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی بۆ تاقیگەی کیمیا. لێرە دوایەوەی نمونەکانمان بە ڕووپۆشێکدا پۆشیوە، تیمی ئەم تاقیگەیە دەیخەنە ژێر پشکنینەوە. دوایەوەی غازی ناو بوتڵەکان دەرچوو ئیتر بە وردی کاری لەسەر دەکەن بۆ ئەوەی بە تەنیا بزانرێ ئایا ڕێژەی کافاین بە پێی تایبەتمەندی دیاریکراوی عێراقیە و مەرج و ڕێنماییەکانی تێدایە؟ لەم پرۆگرامەدا ئەوە ئاشکرا دەبێت کە لە هەرێمی کوردستاندا تەنیا دەتوانرێ پشکنینی کافاین بکرێ. مادەکانی دیکە کەوا هۆکارن بۆ دروستبوونی شێرپەنجە وەک تۆرین، ئەنیستۆڵ، جلۆکیۆ و ڕۆنۆلاکتۆن، گلوکۆز و سۆلانین، هەروە کۆمەڵێک لە مادە قورسەکانی وەک نەحات و ڕەساس و زەرنیخ پشکنینی بۆ ناکرێ و ئامێری پێویست لە بەردەست نییە. خۆشبەختانە لەم ساڵانەی ئەخیرە ئێمە ئامێرێکمان کڕیوە کە ئەو ئامێرە جیهانیە لە جیهانە بەو شێوەیە فەحسەکرێت کافاین. ئێمە توانین کافاینەکەی بۆ بکەین. کافاینی بۆ بکەن. کافاین بۆ بکەین. تەنها کافاین؟ لێرە تەنها کافاین نەتوانین بکەین. ئەمە گرفت نییە لە کاتێکە بۆ ڕەنگە لە کافاین دەرچێ ئەوانی تر بۆ نمونە ئایا پشکنینی تۆرین نەکرێت؟ تۆرین نەخێر. ئایا جلۆکیۆ و ڕۆنۆلاکتۆن؟ نەخێر نەخێر نەخێر. تەنها کافاینی بۆ بکەین. تەنها ئەنیسیتۆڵ هیچی بۆ ناکەین، تەنها کافاین دەبێت. ڕەساس؟ نەخێر. زەرنیخ؟ نەخێر. هیچی؟ لێرە ناکرێت. تەنوانی ئەمانە پشکنینە ئەساسیەکان کە ئەبێ بکرێت؟ ئەوەش ئەساسیە، بەڵام ئامێری تایبەتی ئەوێ زۆر گران بەهاشە بەڕاستی. کەواتە دۆزار خۆ ئەوە چێتە لای هاوڵاتی و ئەیکڕێ و لە مارکێت لە مۆڵ لە دوکانێکە لە کاتێکە بە پشکنینانە دەرچێت. چۆن ئەمە چارەسەر کرێ؟ ئەبێ ئامێرتان لابێت؟ ئەبێ ئامێری تایبەت هەبێت. داوا کراوە کاک بنەر؟ بەڵێ داوا کراوە. نمونەتان زۆر بۆ ڕەفزکرابێ؟ بەڵێ هاتووە. لە تاقیە؟ نەشیاو بەڵێ بەڵێ نەشیامان هەبووە. کابرا نەخسۆتە بازاڕەوە ئەمجا نمونەی هێنابێ بۆ؟ نەخێر نابێ بخاتە بازاڕ تا پشینەکەی دەرنەچێت. لێرە موافقەتی بۆ ناکرێت. داوکاتی ڕێژەی هەر چوار جۆری وزەبەخشەکە دەردەچن پێویستە لەبارەی کافاینەوە ئەوە بزانین کە لە کووپێک چای ڕەشدا 30 میلیگرام کافاینی تێدایە.
بەڵام لە خواردنەوەیکی وزەبەخشی 250 بۆ 300 میلیدا زیاتر لە 80 بۆ 200 میلیگرام کافەینی تێدایە. دوای چەند ڕۆژێک تیمی تاقیگەی کیمیا لە خۆپاراستنی تەندروستی سلێمانی لە ڕێگەی تۆری کۆمەڵایەتی وەتسەپەوە ئەنجامەکانیان بۆ ناردینەوە کەوا دوان لە نمونونەکان ڕێژەی کافەینیان ستاندارد نییە لە کاتێکدا کە دەبێت 320 میلیگرام بێ. بەڵام دەردەکەوێت یەکێکیان 331 و دانەیەکیان 321 کە ڕێژەیەکی گونجاوە و یەکێکی دیکەیان 200 واتە 120 میلیگرامی کەمترە لە ڕێژەی ستاندارد و ئەوتریشان 370 میلیگرام بووە. پسپۆڕانی بوارەکە دەڵێن کۆمپانیەکان سەرنجی هاوڵاتیان ڕادەکێشن بۆ ئالوودەبوون و ڕێژەی زیاتری کافەینی تێدەکەن. کاریگەری ڕاستەوخۆی لەسەر تەندروستی مرۆڤ هەیە بۆ نمونە کافەین و تۆرین لێدانی دڵ خێرا دەکەن و پەستان بەرز دەکاتەوە، ماترسی نەخۆشی دڵ دروست دەکات، ڕێژەی شەکر لە خوێندا زیاد دەکات. چیرۆکی یەکێک لە قوربانیەکانمان هەیە کە نەیویست ناوسیمەی ئاشکرا بکرێ، شۆفێرێکی تاکسیە و لە پێشتر هەمووان بە ناوی یەکێک لە وزەبەخشەکان بانگیان دەکرد لەبەرەوەی بەڕژەیەکی زۆر و ناتەندروستانە بەکاری دەهێنا و دەی خواردەوە. بەڵام کاتێکی زانی هاواری بۆ دەرەوەی وڵات کردکەوە چارەسەرێکی گونجاوی بۆ مەعیدەی فریابخەن. من ئەو مادە وزەبەخشانە زۆر بەکارمێنە، ڕۆژیش حەودانم بەکارێنا، تەنانەت ڕۆژێک هەبوو سیارێک لە پێشمەوە وەرگەڕا گەڵابەیەک بوو، ئەو گەڵابەیە و مادە وزەبەخشانەی تیا بوو. منیش سەتڵم پێ لە سیارەکە بە معادەلی سەتڵێکم هەڵگرت بردمە خوارەوە پڕم کرد لەو مادە وزەبەخشانە. ئەو مادە وزەبەخشانەش لە مدەی شەو ڕۆژێکە هەمووین بەکارێنا زەرێکی زۆری لێدا. مەعیدەم تووشی نەخۆشی بوو کە مەعیدەم تووشی نەخۆشی بوو من زۆر هەوڵمە بۆ عیادەوەم سەرۆسەر هیچ ئیسفادەیەکم لێ نەکرد. برادێکم لە نەرویجا تەلەفۆنم بۆ کرد وتم شتێکی وان بەسەر هاتووە، وتی کاکە تۆ شتەکانی خۆتم حاڵ و مەسەلەکەی خۆتم بۆ بنێرە و بە فەحسم بۆ نارد، ئیتر بەو فەحسانەم عیلاجی بۆ ناردمەوە. ئەو بەو فەحسانە عیلاجی بۆ ناردمەوە گیانم بە عیلاجەکانی ئەو بوو. ئیتر لە دوای ئەوە من ئەم مادە وزەبەخشانم تەرک کرد. نەمەزانی بەو شێوازە خراپە، هیچ تەنانەت ساردی و دۆ و ماستاوەمانش بەکار نایێنم، مەعیدەمەوە ناسک بۆتەوە. لە سەرەتای مانگی هەشتی ئەم ساڵیش لە سۆران گەنجێکی تەمەن 19 ساڵ بەهۆی وەستانی گورچیلەکان و کونبوونی گەدەوە گیانی لەدەستدا. هاوکارمان تەیفور محەممەد پەیامنێری کوردستان 24 لە ئیداری سەربەخۆی سۆران لە کاتی خۆیدا سەردانی کەسە نزیکەکانی کرد و باسییان لەوە کرد کوڕەکەیان ڕۆژانە خواردنەوەیکی زۆری وزەبەخشی بەکارهێناوە. لە کاتێکدا ئامادەکاریان دەکرد بۆ ئاهەنگی هاوسەرگیری بڵندی کوڕی باوکی هەواڵی نەخۆشکەوتنی پێدەگات. دکتۆر پیان زیاتر ئەو خواردنە وزەبەخشانە خواردنەوە وزەبەخشانە تاسیریان لەسەرەوی کردووە کە گەدەی بریندار بێت و لەوێش تووشی کەم خوێنی بیت و ئەوزار تاسیل لە کلیەکانی بکات. خواردنەوەی وزەبەخش قوتوەکەی لەسەری نووسرا چۆن بەکاری دێنی، بەڵام حلمێ نازانم ئێمە خەڵکی ماتوانی ئەو ڕێنمای لەسەر قوتوەی نووسرا تەطبیقی ئەوزار بیخۆیت بەڵاستی لێرە حەشوایی ئەفرێتۆیانی کابرا هەیە 3 دانە 4 دانە 5 دانە ئەیخوا ئەوە کارە ساتی دروست دەکات. خواردنەوە وزەبەخشەکان دەبنە هۆی چی؟ یەک دەبێتە هۆی ئەلوودەبوون بە هۆی کافەینەوە. دوو خواردنەوەی دووخت و لە ڕۆژێکدا دەبێتە هۆی بەرزبوونەوەی پەستانی خوێن. سێ بۆ ئەو کەسانی نەخۆشی شەکران هەیە نابێ بە هیچ شێوەیەک بیخۆن. چوار تێکەڵکردنی لەگەڵ خواردنەوە کەحولیەکان دەبێتە هۆی کوونبوونی گەدە. 5 نەهێشتنی شیری دایک و لە بارچوونی لە کاتی دووجانیدا. تەنانەت بێجگە لە وزەبەخشەکان لەبارەی مەترسیەکانی 1 بوتڵ خواردنەوەی گازی بازلەوە دەکرێت زیاتر لە 50 بۆ 70 گرام شەکری تێدایە. چەند جار پێویستی منداڵ و قوتابیەک لە شەکردا بین دەکا بەڵام بەڕێگەیەکی زیان بەخش. بابەتێکی لەسەر خواردنەوە وزەبەخشەکان بەهۆی ئەوەی کە نای وزەبەخشەکان و تاقا بەخشێت زۆر جارەوەترێک کە خواردنەوە وزەبەخشەکان لە جیاتی دوو باڵە پێبەخشێت ئەبێت هۆی ئەوەی کە دوو قاچەکەش لەدەست بێت. ئەمە لە ڕووی علمیەوە خۆی ئەمە وشەیەکی سادەیە بەڵام لە ڕووی علمیەوە بەدڵنیاییەوە تەواو ڕاستە لە ڕووی علمیەوە چونکە خواردنەوە وزەبەخشەکان کۆمەڵە مادەی تایە کە ڕێژەیەکی زۆر بەکاربێت لێ بەدڵنیاییەوە کاریگەری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ. دیارە کۆمپانیەکانش بۆی کە سەرنجی هاوڵاتیان ڕاکێشن ئیدمانیانکەن بۆی کە زیاتر ئەو مادانە بەکاربێن ڕێژێکی زیاتر کافاینەتیەکەن بۆی ئەمە کەواکە تۆ زیاتر ئارەزوی خواردنی مادە وزەبەخشەکان کە ئەمەش بەدڵنیاییەوە کاریگەری ڕاستخۆی لەسەر تەندروستی مرۆڤ چونکە هەم کافاین هەم تۆرینیشی دیە کە ئەمانە
هەمووی پێی مەسفاتی عراقی و بە پێی ستانداردی ژیانی دیاریکراوە ڕێژەکانیان پێی سەر لە ڕێژەی دیاریکراوە بێ ئەگەر ڕێژەکەی زۆرتر بێ کاریگەری ڕاستخۆی هەیە لەسەر تەندروستی بۆ نمونە یەکە لەو کاریگەرانەی کە لە ڕێگەی ئەم مادانەوە کە لە ناویاتی بە تایبەتی کافاین و تۆرین ئەبێتەوەی لێدانی دڵ خێراکە پستانی خوێن بەرزەکاتەوە کامانە بە دڵنیاییەوە مەترسی نەخۆشی دڵ دروستەکە و ڕێژەی شەکر لە خوێن ئازیاکە کە ڕێژێکی زۆر شەکریتە. لەم پرۆگرامی بنکۆڵ داوا ئاشکرا بووە کەوا لە بەشێک لە قوتابخانەکانی هەرێمی کوردستاندا فرۆژگای قوتابخانەکان خواردنەوە و زەبەخشەکان دەفرۆشن لە کاتێکدا قوتابی لە قوتابخانەکان لە 1995 خوار 18 ساڵن و بە هەموو پێوەرێک نایاساییە بەو تەمەنە بدرێ. لێرە لەم قوتابخانەی ئامادەی ئامەدی کچان لە دهۆک ئەوەی لە فرۆژگاکە دەیبینین بێجگە لە خواردنی دیکە تەنیا خواردنەوە گازیەکان دانراوە. گاوانیش مەترسی گەوری خۆیان هەیە لە کاتێکدا بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت و تەنیا لە ساتی گەیشتنمان پەروەردەی دهۆکمان لە سەردانی قوتابخانەکە ئاگدار کردوتەوە بۆی بزانی نایە و زەبەخشەکان دەفرۆشرێت. لێرە لە قوتابخانەکان و زەبەخش دانەنرابوو. بەڵام دوای ئەنجامدانی پۆستێک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک یەکێک لە بینەرەکانی پرۆگرامی بنکۆڵ کە دایشی یاریدەدەری بەڕێوەبەری یەکێک لە قوتابخانەکانە لە هەولێر بەم جۆرە و بە بەڵگەوە ئەوە دەخاتە ڕوو کە چۆن لە قوتابخانەکەیاندا و زەبەخشەکان دەستی بەسەردا گیراوە. کاک کاروانگیان سەلام عەلەیکم قوربانی هیوادارم زۆر باشبی. ئەوە ئەو ڕۆژە پۆستەکەی جەنابتم بینی دایکم باسی کردبوو لە ماڵەوە لە مەکتەبەکەیان ئەو شتانەیان گرتە بوو لە حانوت ئیتر هی نابێنە ئیدارە دایان نابوو یعنی تروتم باش شێوی ڕسمانە بۆ بگرە ئەوە ڕسمەکانە و بۆ جەنابتم نار بۆ بەرنامەکە هیوادارم سوودی هەبێ و لە خزمەتتان. جاکێشەکە ئەوەیە مەکتەبەکە مەکتەبی کچانیشە و چەند جاریش ئاگدار کراونەتەوە حانوتەکەەوە نابێشتی وە بێنێتە حانوت. لە سنووری پەروەردەی پارێزگای دهۆک 500,000 قوتابی لە 1687 قوتابخانە لەلایەن 26,100 مامۆستاوە وانەیان پێدەوترێتەوە لەگەڵ بوونی 6,078 فەرمانبەر. بەڕێوەبەری گشتی پەروەردەی دهۆک ئاماژە بەبوونی چاودێری دەکات لە فرۆژگای قوتابخانەکانیاندا. ناوا قوتابخانە خوب خۆشیدا لژنێن تایبەت هەنە تەڤیا دیفچۆنێ سەروێ بکەن. هەروەها لژنێ تایبەت هەنە سەر ئاستێ ڕێڤەبەریە گشتیژی بۆ کرێدان و ئالیەتە دیفچۆنێ نوێنەرێ ڕێڤەبەریە گشتیە سەخلەمیە پارێزگاها دهۆکیژیت گەلدایە. ئەفلایەنێت پەیوەندیدار سەردانێت قوتابخانە و دیفچۆنێتکەن بۆ ئەو کەرەستێت ناوا فرۆژگادا تێتە فرۆتن. بێگومان هەر جهەیەکێ لە بێتە دیتن دە ئیجراعات گەلێنە وەرگرتن کو نابێت لێ بهێنە وەکو بژن سەرپێچیا ڕێنما بێتەکردن و تشتێت یەت کۆ ڕێکە پێنەدای کۆ بهێنە فرۆتن ناوا قوتابخانەدا ئەفجار چش لای تیمن سەخلەمیە بن چش لای تیمن پەروەردە بن چش لای تیمن وەکو بژن سەرپەرشتیارن مەیل پەروەردە بین کو پتر دیفچوونەوە ناوا قوتابخانەدا یا بەردەوامە بێدڤێل ئەرکی خۆرابن وەکو دیفچۆنە سەر ئەو ڕێنماین سەخلەمی دارەژی جبندێک و ئەو تشتی بهێنە فرۆتن ناوا قوتابخانەدا سەرپێچینەیەتەکردن و تڤیا پێگیری بهێتە لەمەوەی ڕابردوو سەرپێچیتان بینیوە بۆ ئەف ساڵە درەنگ فرۆژگی هاتینە کرێکردن ناوا قوتابخانەدا بێت حتانەهوو وەکو پێدوی لیجانە سەردانە یا قوتابخانە نەکردبیت لێ وەکو ڕێنماگی هەشتینێ و هەر دەمێ سەرپێچی بهێتەکردن یان ئەو بابەت بهێنە دیتن پێڕابوون گەل خوددانێ فرۆژگێ و تاکۆ ئەگەر خەمساریش ڕێڤەبەریە قوتابخانەژی بیت گەل ڕێڤەبەریە قوتابخانەش دێتنە وەرگرتن. بەپێی پلانێکەوە تیمی پرۆگرامی بنکۆڵ دایان ڕشتووە لەگەڵ کامێرایشی گۆپڕۆ منداڵێکی تەمەن 9 ساڵان دەبنە یەکێک لە مینی مارشێتەکان کە گوایە ڕۆژی لەدایکبوونیەتی و پێویستیەکانی بۆ دەکڕن. ئەم منداڵە یەکێک لە خواردنەوە بۆ زەبەخشەکانیش لە ساردکەرەوە دەردەکا و فرۆشیارەکەیش بە شێوەیەکی زۆر ئاسایی پێی دەفرۆشێ بەهۆی کەمی هۆشیاریەوە. ڕەنگە ئەم دیمەنە لای زۆربەی فرۆشگاکان زۆر بێ و گوێ بەوە نەدرێ کە چی و بە کام تەمەن دەفرۆشرێت. شتێکی زۆر نەشیاوم بینیوە لەم دوو ڕۆژەیە کە مناڵێکی 2 ساڵان بوو نەوعە ئینێرجیەکی ئەی خواردەوە ئەوەش بەڕاستی بەداخەوە دایک و باوک ئاگای لەو مناڵە نەبن زۆر جارە چمە مارکێتێکیان شوێنێک ئەیبینم مناڵ لە 18 ساڵ کەمترە زۆر ئاسایی ئەچێ ئێنێرجی درینکێک ئەیخواتەوە ئەیکرێتەوە ئەیخوات کەسیش نییە پێی بڵێ ئەمەش بۆ ئەوە ئەگەڕێتەوە بەداخەوە لە سوشیال میدیا ینی هەندێک کەس هەن کە بەناوبانگن هەر هەمویان ئەگەر سیرکەی ڕیکلام بۆ ئێنێرجی ئەکەن
ینی ناشزانن کە سلبیاتی چییە و خراپی چییە و باشیەکەی لە چیایە بەس بۆ ئیشی بازرگانی ڕیکلامی ئەوەنە گەورەی بۆ ئەکەن ئەگەر ئەو ڕیکلامە بۆ ئاو بکرێ بەڕاستی تەندروستی هەموو خەڵکی کوردستان زۆر باشتر دەبێت. لە ڕابردووە زۆر کار لەسەرواکرا کە بە هیچ شوێنێک لە قوتابخانە و لە شوێنەکان تەنانەت لە مارکێت و شوێنە گشتەکانیش ئەعلاناتیان پێ هەڵواسرا بوو کە پێویستە لە خوارەژە ساڵ نەیفرۆشن هەر شوێنێ لە خوارەژە ساڵ بفرۆشتە ئیزراتی لەگەڵاکرا بۆیە پێویستە لە ئێستاشا کار لەسەرەوە بکرێت کە ڕێگە نەدرێ بە هیچ کەسێک لە خوارەژە ساڵە بفرۆشێ نەک بە مناڵی خوێندەگاکان بەدڵنیاییەوە تەنانەت خواردنەوە گازیەکانیش لە خوێندەگاکانە ڕێگە پێدراونێ کارگەر ڕاستخۆی لەسەر تەندروستی مرۆڤ بۆ نمونە خواردنە گازیەکان شیرینی شەکرێکی زۆری تایە مناڵ حەز بە و شیرینیاکە. کارکەر یەکێکە لەو کەسانێکەوە لە پارێزگای دهۆک داوە کەسێکی گشتی لە سوسیال میدیا دەناسرێ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ڕێکلام دەکات تا ئەم ساتێش بانگەشەی بۆ یەک جۆری وزەبەخش کردووە لەگەڵ پێدانی ڕێنماییەکان ئەو داوای بوونی چاودێری دەکات لەسەر کۆمپانیەکان و هەموو ئەو کەسانش کە ناخۆشیارانە بانگەشە دەکەن. ئەو بنەمایانە چییە تۆ ڕکلامیی لەسەرەکەی بەتایبەت بۆ خواردنەوە وزەبەخشەکان کاتێک داوات لێکرابێ لیف بنامۆ لازمە ڕێقابێک هەبیت نەبوو من بۆ ئەو جێ وزەبەخشی تینیت و ئەو جێ وزەبەخشیت فرۆشیت هەکە بووە هەبیت ڕێقابێک دەوی حاڵاتی بۆ مژی ڕێقابێک هەبی بۆ نمونە کوالتیۆ ئەنەرژیە سعرە ئەنەرژیە کاڤەش کیرێتێش کیرێت درست بیتن ئەvە بنامە مەسەلانەکە بۆ ماهات مدیت کوالتیۆ باش ئەز ڕێکلامە بکەم بۆچ ناکەم باشەوەکو کەسێکی پابلیک فیگەر لە سوسیال میدیا بەتایبەتی لە دوو تۆڕ کۆمەڵایەتیەوە ڕکلامەکەن ئینستاگرام و سناپچات ئەو ڕکلامی تۆیەکی لە ستۆری دایانیت یان پۆستێکی نە ستۆری باشە بۆ هەر ستۆریەک بۆ نمونە تۆ کەمترین پارەوەری بگری چەنە بەجاست نەشم سعرا خۆ بۆ تەبێژم چونکە هەر تشتێکی سعرەکە خۆی جیاوازە طبعا زۆر باشە تا ئێستا بۆ چەند خواردنەوەی وزەبەخش ڕکلامت کرد یەک ڕێنماییتدا لە کاتی ڕکلامکردن چیتان کە ڕێنماییە نەدات بێت ئەستا کەمە ڕێنماییە چونکە سەر خۆدیکە نەبێسیە ڕێنماییەکان چی بوون بۆ هەمێ بوون ژنکە دوگیان نابیت بەخۆی نابیت 24 ساعتەدا دووە بەخۆی وانەوە ڕێنمایی سەر خۆدی کە درست کردی هەر گاوە مەکڕی ئەگەر ئەس بکڕم ئەوان ئەڕیکلۆمێ بۆ بکەم ئەس ڕێنماییە نەگەهیمە خەڵکی مادێ خەڵک چ زانیت بەڵام لە بنەڕەتدا ڕکلامکردن بانگەشەکردن بۆ وزەبەخشەکان وکو بانگەشە وایە بۆ دەرمان بۆ جگەرە بۆ خواردنەوە کحولیەکان تۆ ئەمە دەزانی طبعا ئەی چۆن ڕکلامی بۆکەن ئەرێ بەس ڕیکلامی وەختێ تو ڕیکلامات شەکیت بکەی نەیە قەدەغاکری بیت بۆچ ڕیکلامێ بۆ ناکەم بۆ نمونە خواردنەوەی کحولیش قەدەغا نییە لە بازار ئەفرۆش ئەرێ بەس جگەرێژ ئەفرۆش ئەرێ بەس دنیای هەمیە ئێنەرژی تشتێکی گەلێکە ینی مەثەلەن سپۆنسەری گەلێک تشتێت گەلێک مازنە یاریەت گەلێکت مازن لە یەکێک لە ڕۆژەکانی مەشقکردنی تیپی تۆپی پێی فوتساڵی یانەی ئەفرەتانی دهۆک کەوا تیپەکە لە وەرزی 2020 بۆ 2021دا لە کۆی 4 یاری 4 بردنەوەی بەدەست هێناوە و سەر و ڕیزبەندیان گرتووە 33 گۆڵیان تۆمار کردو و تەنیا 7 گۆڵیان لێ تۆمار کراوە. ئایا یاریزانەکانی تیمەکە تا چەندە وزەبەخشەکان بەکاردێنن؟ بێگومان من پێیان بۆ یاریزانان ئەوەیە کە خۆیان بە دوور بگرن لە ئەنێرجی و تاقا و گرنگی زیاتر بە زانستی ڕاهێنان بدەن و لەگەڵ ڕاهێنەری خۆیان ئیش لەسەر زانستی تەدریجی ڕاهێنان بکەن وەک لەوەی کە گرنگی بە تاقەکان بدەن و ئیش لەسەر تاقیان بکەن. هیویدۆرم هەمی یاریزانە و نەبەس یاریزانەجی هەر کەسێکێدی ئەنێرجی درینکی بخونەکەتە پەنایەک کو تاقاتە ژێرگریتن یعنی تو چه گەلێک ڕێکێدی تاقات دەست خوابینی نووسنا باز خواردنە تەندروست ئاڤەکە زێدە بەخۆی ئەوە گەلێک بۆسترنج ئێنەرجی درینکە. ناڵە سوپەر مامۆسای کۆلێژی پەروەردەی وەرزشی زانکۆی سەلاحەددینە جێگیری سەرۆکی یانەی ئەفرەتانی دهۆکە یەکێک بوو لەو کەسانەی هۆکار بوو بۆ دروستکردنیان پرۆگرامە ئەوان یاریزانی هاوڕێیان هەبووە دوای وەرزشکردنی زۆر وزەبەخشی خواردوتەوە ڕاستە و خۆ تووشی جەڵدەی دڵی کردووە و گیانی لەدەستداوە ئەو بە نیگەرانێکی زۆرەوە دەڕوانێتە هەندێک لەو کەسانی ستۆری ئینستاگرام و سناپچاتەکانیان بە هەمیشەیی بریتە لە بانگەشە بۆ وزەبەخشەکان لە پێناو دەستکەوتنی پارەی زیاتر. ئەو بەرپرسیارەتی کە من هەستم پێکرد نزیکەی ساڵ و نیوێ کە زیاتر من لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکان تایبەت بە خۆم هەوڵم داوە کاری لەسەر بکەم بەڵام هەستم کرد بەرەی بەرامبەر بەهێزترە لە من بەرەی بەرامبەر ئەو کەسانن کە بێ گوێدانە هیچ پرەنسیپێکی مرۆڤایەتی و ڕەوشت
ڕێکلام بۆ هەندێک شت دەکەن کە لە زەرەر زیاتر هیچ شتێکی نییە لۆجیانی هەر تاکە کە بەکاری بێنێت. پێ دوای هیچ پرەنسیپێکیان هیچ لایەنێکی ڕەوشتی لە ڕێکلامەکان ڕەچاو ناکەن. بەڵێ دیسان سوورم لەسەر ئەو قسەی کە دەیکەم کاتێک کە کەسێک ڕێکلام بۆ ئەوە دەکا ئەنەرجی درینک لە سەرەتای دەستپێکی ڕۆژەکەی بخواتەوە بێ ئەوەی نانێک بخوات باوەڕ دەکەم هیچ پرەنسیپێک ئەو مرۆڤەی نەبەستیتەوە کە ئەو معلوماتە کوشندەیە نەدات سەرەتا پلس مرۆڤ کاتێک کە لە خەو هەڵدەستێت پێویستە یەکەم شت بیکاوێ ئاو بخواتەوە گەر مرۆڤێکی وەرزشوانیش نەبێ چ جای ئەوەی ئەتوو ناڵی ئاو بخۆوە بەڵام پێی دەڵێ ئینەرجی درینک بخۆوە کاتێککە هەموو پزیشکەکان نەسیحەتمانەکەنکەوە لە سەرەتای ڕۆژەکە دەستپێکەت خواردنەوەی ئاو بۆ گورچیلەکان چەندێک بەسوودە بەڵێ ئەمانەڵێن ئینەرجی درینک بۆ ئەوەی ڕۆژێکی بەهێز بەڕێ بکەی ڕۆژێکی خۆش بەڕێ بکەیت ڕۆژێک بەهێز بێگە سەرەتاکەی بە خواردنەوە وزەبەخشەکان بێ نەخێر ئەو ڕۆژەی کە بە ئەو ڕۆژەی کە بە خواردنەوەی وزەبەخش هەر مرۆڤێک دەست پێ دەکات ئەو ڕۆژە ناخۆشترین ڕۆژی ئەو مرۆڤە دەبێت یەکەم شت لە ڕووی دەرونیەوە پاشان لە ڕووی جستەیەوە ئەم کەسانە بۆواکەن ئەم کەسانە کۆمەڵە کەسانێکن بەڕاستی تاکە مەبەستیان بەناوبانگبوون و پارەیە پەیداکردنی پارەیە هەرچەندە بەناوبانگبوون و پەیداکردنی پارە مافی هەر تاکێکە بەڵام نابێت لەسەر حسابی تەندروستی کەسانی دیکە کە خۆیان کاروان لێرەدا خاڵێکی گرنگ هەیە زۆربەی ئەوانەی کە بەو شێوە جوانە باسی ئەنەرجی درینکس دەکەن ئەوانن کە تەنها یەک قومی لێ دەدەن تەنها بۆ تۆمارکردنی ڤیددیۆکە بۆی ئەو ژەهرە بە من و تۆ بدەن خۆیان قومێکی لێ دەدەن ئاگادار نین لەوەی کە لە پشت کامێرەکانی مۆبایلەکانی خۆیانەوە چەندین کەس ڕۆژانە ئەو ژەهرە دەخواتەوە کە ئەوان بە باشی باسی ئەوان لی بەرپرسن بەڵێ بێ شکلی بەرپرسن بەم گفتوگوی من و تۆیان بە بەرنامێکی بەم جۆرە ئەتوانینەوە هۆشیاریە بە تەواوی دروستکەین ئەو ڕێگریە بێنینە پێشە بڵین با لەسەر ژیان و سەلامەتی تاکەکان ئەم ڕێکلامانە نەکریان لۆبیەکی پێویستە بە بڕای تۆ پێویستی بە لۆبیەکە لە سەرەتادا چونکە ئەگەر ئەو لۆبیە نەبێت ئێمە بەڕاستی بەوانە ناوێرین کە ڕۆژانە پروپاگەندەی خۆشی و باشی و بەتامی ئەو خواردنەوانە دەکەن خۆی بەرپرسی یەکەم ئەوانن کە ئەوەندە بێویژدانن بۆ شێوە بەڕەڵاییە یاخود بۆ شێوەیە میکەپچیان لۆ ژەهرێک کردیە کە لەسەر ئاستی جیهاندا پێی دەگوترێت بوتڵە ڕەشەکە بە ئەنەرجی درینکس دەڵێن بوتڵە ڕەشەکە بۆچی پێی دەڵێن بوتڵە ڕەشەکان بەدەستەوەیە بەڵێ دایم بوتڵە ڕەشەکەیان بەدەستەوەیە نەک تەنها بەدەستەوانە و ڕێکلامی بۆ دەکەن تەنانەت لە کۆگاکان و لە مارکێتەکانیش هیچ ڕێوبەندێکیاندانە ناوە بۆ تەمەنی ئەو کەسێک کە دێ دەکرێت ئێستا هەر کەسێک بچێتە هەر مارکێتێک هەر کۆگایەک هەر حانوتێکی مەکتەبێک دەتوانێت ئێنەرجی درینکس بە ئاسانترین شێوە بەدەستبێنێ وەڵام من بە چاوی خۆم دیتم تەڵەبەی پێنجی سەرەتایی یا خوچاری سەرەتایی لە ناو باخچەی قوتابخانەکەی خۆی ئێنەرجی درینکی پێ بوو خواردوێتیەوە یعنی ئەمە گەورەترە لە کارەسات بەڕاستی. برادێکی خۆمان ڕاهێنانێکی زۆری کردبوو پاشان ئەنەرجی درینکی خواردەوە بەداخەوە ژیانی خۆی لە دەستدا و بووە هۆی جەڵتەی دەماغ و یەکسەر لەوێدا کۆتایی بە ژیانی هات چونکە ئەو کەسە جوهدێک سەرف دەکات و ئەو ئەنەرجی درینکە کە تۆ فشاری خوێن بەرز دەکاتەوە خۆی لە خۆیدا ئەو بۆ خۆی فشاری خوێنی بەرزە چونکە ئۆڕێدی هەندێک ڕاهێنانی کردووە لەو لاشەوە کارتێکردنی ئەنەرجی درینکەکە پستانی خوێنی هێندەی دیکە بەرز دەکات و زائیدەن دیواری دڵ ئەستور دەکات ئەنەرجی درینک دیواری دڵ ئەستور دەکات لە کۆتاییدا بەڕاستی بە لە دەستدانی ژیانی تاکە کەسێک کۆتایی دێت. لە زانستی ڕاگەاندندا بە هەموو جۆرێ قەدەغەیەکەوە بانگەشە بۆ دەرمان و جگەرە و خواردنەوە کحولیەکان بکرێ خواردنەوە و زەبەخشەکانیش لە هەمان قاڵب پۆلێن کراوە و نابێ بانگەشیان بۆ بکرێ بەڵامایە ئەم دۆخە لە هەرێمی کوردستاندا و لە میدیاکاندا چۆنە کاتێک ئێمە ڕکلامێک بۆ یەک جۆری شمەک دەبینین بە چەند ڕکلامێک مادەکە خۆراکی بێت یان بەکارهێنانی ڕۆژانە بێت یان یەکەکانی شتێجێبوون یا هەری هەمووی باز لە باشی و باز لە گرنگی و باز بە بەهایی و بە بایەخی ئەم شمەکە کاڵاک بەڵام من گومانم لا دروست دەبێت وەکو بینەرێک کاتێک بزانم ئەکەومە گومانەوە لەسەر کامیان من بڕیار بم لەسەر کامیان من دواتر بڕیارەکانی خۆم بسەلمێنم یا جێبەجێ بکەم و دواتر دەست بەرم بۆ ئەو شمەکە یا بۆ ئەو کاڵای سەر لە شێوان دروست دەبێت بەشێک لەو کاراکتەرانی کە لە پەیامە ڕکلامیەکانە بەشدارن وانمایشەکەن کە بەکاربەری ئەم شمەکە لە بنەڕەتتا بەکاری ناهێنن
دوی شەوەی خواتەوە بەرەبیان هەڵڵێ بە ڕۆژەکەم لەگەڵ وزە بەخشا دەست پێەکەم خۆیان بەکاری کە خوێندکارمان هەیە ئێمە لەم زانکۆیە لە بەیانیان زووە وزە بەخشی پێ وزە بەخشە کە هاتووە بۆ خوێندن لە ناو زانکۆیە ئەتر لە هەر شوێنێکا بێت یان لە کاتێکە کە هێشتا بەیانی زووە پێویستە خۆی تاقەی هەبێت بەڵام پشت بە وزە بەخشەکە بەسێ یان مناڵێک کە کاتێک کە تۆ ڕکلامێک دەکەیت دەمە یەک مشکلەمان هەیە لە پەیامە ڕکلامەکانی خۆمانە کاتێک کە دەبینە بینەبی پەیامە ڕکلامەکان سەرکەین ئاست جیاوازەکانی تەمەن لە گەنج لە مناڵ لە بەتەمەن لە ڕێگەزی نێر لە ڕێگەزی مێ بە یەکەوە بەشدارن بۆ ڕکلامکردن یا لە کاتی ڕکلامکردن بۆ شمەک و کاڵە بەڵام لە بنەڕەتدا ئەسڵەن پێویست ناکات ئەم کەسایەتیانە هەمویان بۆ ئەو فیگەرە بۆ ئەو بابەتە وجودیان هەبێت بۆ نمونە وزە بەخشێک یان ڤیتامیناتێک یان هەر بابەتێک لەو بابەتانی کە ڕکلامی بۆ دەکرێت مناڵێک تا بەجەستە بکرێتەوە ئایا ئەم مناڵە هۆکارێکە بۆچی ئەوەترەوە لانی ڕکلامکارەکەی یا بەرهەمهێنەکەی ئایا دەوێت وەکو کەسایەتی وەکو خێزان بێنمایشی بکات یان وەکو تاک وەکو بەکاربەر بێنمایش بکات بۆ نمونە ڕکلامان بینیەوە بۆ چا مناڵ هاتووە کە مامەڵی لەگەڵ چاکوڵان و ئاگرا کردو بۆچی باشترە لە خواردنەوە زەبەخشەکان دوور بکەوینەوە یەک دەبێتە هۆی جەڵتەی دڵ و زۆر جاربردننی لە ناکاو دوو جەڵتەی مێشک لە 500 زیاد دەکات سێ هەندێک جار کەسی بەکارهێنەر تووشی حاڵەتی ژەهراوی بوون دەبێ چوار لێدانی دڵ خێرا دەکات بۆ 150 لێدان لێ خولەکدا پێنج دەبێتە هۆی ناشرین بوونی پێست و دروستکردنی زیبکە و پەڵا شش خش دەڕوتێنێتەوە بەڵام مووی جەستە زیاد دەکات حوت کاریگەری هەیە لەسەر گورچیلە و ئەگەری توشبوون بە شێرپەنجەی جگەر هەیە هەشت مەترسی توشبوون بە خەمۆکی زیاد دەکات نۆ ئەگەری توشبوون بە ژانەسەر و نەخۆشیە وەرزیەکان زیاتر دەکەن